396 یەکەی نیشتە جێبوونە لە ساڵی 2011 بڕیاری دروستکردنی لێدراوە. تا ئێستا و پرۆژەیە تەواو نەکراوە. بەڕێوەبەری ئاوادانکردنەوەی هەولێر بە وەکالەت دەڵێت قەیرانی دارایی وای کرد چەند جارێک ئەم پرۆژەیە بوەستێتن و هەموو هەوڵێکی ئێستاشمان بۆ تەواوکردنی پرۆژەکەیە. کۆمەڵێک پرۆژەمانە بوو لە ساڵی 2012 دەست پێکرا بۆ کەم دەرامەت و بۆ کرێنشینان، بەڵام بەهۆی کێشەی قەیرانی داراییەوە پرۆژەکان دواکەوتن. لە ئێستادا دوو پرۆژەمان لە کۆتاییەکانین، پرۆژەی 396 شقە لە هەولێر و 144 شقە لە سۆران ئینشاءڵڵا لە چەند مانجی داهاتوو تەواو دەبن. و ئەگەر قەیرانی دارایی چارەسەر ببێت لە سەرجەم قەزاو ناحیەکان لە خەبات و لە شەقڵاوە و لە کۆیەک پرۆژەی نیشتە جێبوونمانەیە ئینشاءڵڵا تەواو دەبن و خزمەتێکی زۆر بە کرێنشین و بە خەڵکی کەم دەرامەت دەکات. بڕیارە دوای تەواوبوونی ئەو یەکانە بەسەر کرێنشینان و فەرمانبەران و کەسانەدا بەش بکرێت کە هەژار و کەم دەرامەتن. وتەبێژی کۆمەڵی کرێنشینانیش ڕای دەگەێنێت لە هەولێر زیاتر لە 700,000 کرێنشین هەیە و وەک کۆمەڵەکەشیان چاودێری پرۆسەی تەواوکردن و دابەشکردنی ئەو یەکانە دەکەین بە شێوەیەک ئەوانەی سوودمەند بن، کرێنشین و خێزانی شایستە بن. بەجێرەی داتا و زانیاریەکان زیاتر لە 7,000 کرێنشین بەس ناوسەنتەری شاری هەولێرەیە جگە لە قەزاو ناحیەکان. و ڕاستە ئەوە چارەسەری یەکجارەشی دۆخی کرێنشینان ناکە بەجێرێ ئەو تەزەخومێکە لە شاری هەولێرەیە بەداخەوە. ڕێژەی ئەو شقانە 396 شقەیە، بەڵام هەرچۆنێک بی ئەتوو 396 خێزان کە دەتوانی بیانکەی خاوەنی یەکەی نیشتە جێبوون. ئەو فۆرمەش کە دابەش دەکرێت ئەو فۆرمە بەجێری خاڵبەند دەبی و ناوی چوارەی خێزان وەردەگیری هەم لە ڕەگەزی نێر و هەم لە ڕەگەزی مێژ و ئەو کەسە نابی سوودمەندبی لە حکوومەت. لا ساڵی 2012 دەست بە دروستکردنی ئەو یەکانە کراوە و وەزارەتی ئاوادانکردنەوەش بڕی 15 ملیار دیناری بۆ تەرخان کرد کە بە چەند قۆناغێک پرۆژەکە دەستی پێکرد. بەڵام ئەوەی دەبیندرێت ئەم پرۆژەیە پێویستی بەوەیە نۆژەم بکرێتەوە چونکە زیاتر لە 6 ساڵە بیناکەی تەواو بووە و بەشێک لەو یەکانە زیانیان بەرکەوتووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.